بینەرانی ئازیزی ڕۆژهەڵاتی ئەم کاتتان باش جارێکی دیکە و وەکو دیدارە تایبەتەکانی دیکە بەیەکەوەی ئەمما ئەوەیە مەجالێک بۆ من ڕەخساوە بۆ ئەوەی کە دیداری تایبەت ڕووی دیداری تایبەت و پرسیارەکانی بکەینە ئەو فعالیت و چالاکیانەی کە ئەحزابی کوردی و بە تایبەت کۆمەڵی شۆڕەژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە وڵاتانی ئوروپای و ئەمریکا دیکات. ئەگەر لەبیرتان بێت دیداری ڕابردووش بوو لەگەڵ کاک سەلاحی بایزیدی نوێنەری کۆمەڵە لە ئەمریکا پرسیارەکانمان دەربارەی چالاکیەکانی کۆمەڵە لە ئەمریکا لەگەڵ وروژاند و ئەوەی کە چۆن پەیوەندی دەدرێتەوە بە چالاکی جەماوەری ناوخۆ. ئێستاش و ئەم جارش لەم دیدارە تایبەتەدا میوانەکانی دیداری تایبەت و میوانەکانی ئەم جاری بەرنامەی من دوو هاوڕێی خۆشەویستن کە لە بواری چالاکیەکانی دەرەوەی وڵاتی کۆمەڵە چالاکن و کار دەکەن. بەڕێزان ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕەژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و هاوکاتیش بەرپرسی دەفتەری پەیوەندی نێونەتەوەیەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات، هەروەها کاک خاوی حسینزادە ئەندامی کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات و ئەندامی کۆمیتەی ناوەندی. ئەمن تێدەکۆشم کە پرسیارەکانم سەبارەت بۆ بێت ڕۆڵی ئەو چالاکیانە چین، ئەرکی پەیوەندیەکانی ئەوان و ئەرکی کۆمیتەکەی ئەوان چیە و چۆن هەمیسان جۆش دەدرێتەوە لەگەڵ خەباتی جەماوەر لە ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵاتدا. و هەروەها ئەوەش بهوروژێنین کە بۆچی دەنگی کوردستانی ڕۆژهەڵات لە چاو پارچەکانی دیکە لاوازە لە مەحافلی جیهانی و نێودەوڵەتیدا. دادەناهید بەخێر بێت. هەروەها بەڕێستان کە خەلید بەخێر چاوکان. من لە پێشەکەشدا ئاوا مروژان بۆ بینەران ئاخر دێڕم ئەو بوو کە بۆچی دەنگی کوردستانی ڕۆژهەڵات و خەباتی بە تایبەت لە ئێستادا کە ئەمن ئەو بەرنمەیە ڕێکۆرد دەکەین هەر ئێستا لەوانێ 19هەمین ڕۆژی مانگرتنی زیندانیانی سیاسی کوردی ڕۆژهەڵاتە لە زیندانی ورمێ بە پێچەوانەی گرنگی بابەتەکە، بەڵام لە میدیاکانی جیهانی لە ملال و لە دەنگدانەوەی نییە بە جۆرێک لە جۆرەکان هەست بە هەوڵدانێکی هەمەلایەنە بۆ کەپکردنی دەنگی کوردی ڕۆژهەڵاتی دەکرێت. ئەمن ئاواش پرسیارەکە دەست پێ دەکەم کە بۆچی چونۆ پەیوەندیدارە بە بواریکاری ئێوە بۆچی دەنگی کورد لە دەرەوە دەنگی کوردی ڕۆژهەڵات لاواسە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە بۆ قسەکردن لەسەر پرسێک کە من پێم وایە و ڕۆژانە لانی کەم ئەگەر گرنگتر نەبێ لە پرسەکانی دیکەی کەکەوێتە بەرفعالیەت و هەڵسوڕاوانی کۆمەڵە لانی کەم هاوتەرازە، ئەویش گەیاندنی دەنگی ڕۆژهەڵاتی دەنگکب کردو بە ناوەندە نێونەتەوەیەکان. ئێمە وەکو کۆمیتەی پەیوەندە نێونەتەوەیەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات حەقیقەتەن تەواوی هەوڵی خۆمان خستووە تەگەڕ، ئەگەر چی ممکینە هەمووی منعکس نەبوو بێتەوە و ڕنگدانەوەی نەبوو بێ، بەڵام لە ڕادەیەکی یەکجار بەریندا لە لانی کەم لە 1-2 ساڵی ئەخیردا بەدامەزراندنی ئەو کۆمیتە و هەڵبژاردننی کادرهایەک لە کۆمەڵە بۆ هەڵسوڕان و چالاکی لەو بوارەدا ئەهەمیەتی تایبەتی خۆی کۆمەڵە بۆ ئەم بوارە لە فعالیەتی سیاسی و هەڵسوڕانی سیاسی نیشان داوە، بە تایبەت لە دەورەیەکدا کە هەڵسوڕان و شۆڕژگێڕی ئەفراد و کادرەکان بە یارمەتی کۆمەکێکی بەرینی جیهانی دنیای مەجازی دەست دەداتە دەستیەک و هەموو دەنگێ لە کبکراوی دەردێنێ ئەلا ڕەغمی خواست و ویستی ئەو کەسانەی کە دەیانەوێت کپی بکەن. ئێمە هەوڵی خۆمانمان داوە ئەوە کەسانی دەیانوێت کپی بکەن چێمە بەستانە. من پێم وایە ئەلعان وەزعیەتی ناوچەکە و جێگە و پێگەی کوردی ڕۆژهەڵات لە منتەقەدا و ئەوەی کە ئێمە بە هەڵکەوت لە جۆغرافیای ئێران هەڵکەوتوین، ئەهەمیەتی جیهانی بە وتوێژەکان لەگەڵ ئێران و جایگای حکوومەتی ئێران لە وەزعیەتی ئێستادا و دڵخۆشی لانی کەم و بێشی غەرب بۆ ئەوەی بتوانێت ئەم نشستانە بە جێگایەک بگا لەلایەکەوە تاکتیکەن وای کردووە کە جارێک دەنگی ڕۆژهەڵات بەگشتی بکەوێتە پەراوێزەوە ئەو لایەنێکەوە. لەو لاوە بە هەرحاڵ ئاڵوگۆڕهایە لە ناوچەکەدا ناوچەی کوردی پێک هاتووە، هەم لە کوردستانی باکوور ئەوە هەم لە کوردستانی ڕۆژاوا و هەروەها یارمەتی و بایەخ بێتانێک کە ئیمکاناتی باشوور ئەیدا بەو قەزیەیە ئیتر خۆی لە خۆیدا کەیسێکی دیکە کە بە دەرەجەیەک ساکتترە و بێدەنگترە و لەخەرە بە بەگراوند و پێشینەیەک
کەمتر دەنگی چوەتە نێودەنگان ئەوە بکەوێتە پەراوێزەوە بەڵام داواوی هەوڵی ئێمەلانی کەم بە کمیتەی بەڕێو بردننی ئەرکە نێونەتەوەیەکان لە دەرەوەی وڵات ئەوە بووە کە ئەو دەنگە لە ئەو دەنگی کوردی ڕۆژهەڵات لە بێکەسی و بێدەنگی دەربێنین و تا ڕادەیە پێم وایە ئەوەی ئەرکی سەرشانمان بوو بێ درێغمان نەکردووە لایەنەکەی دیکە گەڕێتەوە بەوەی تۆ ڕای دەگەیەنی ئەکسۆل ئەمەڵ چۆنە ئەوە ئیتر زۆری لە دەست تۆدانە ئەگەر دوایی لە درێژێ گفتوگووەکە تا پێویست بێ دەچمە سەر ئەو من وە کاک خەلید ئەو بابەتانەوە یا ئەو چالاکیانەی کە لەم پێناوەدا کراوە و ئەو ئەهەمیەتە گرینگە هەم استراتژیک هەم تاکتیکیە کە کۆمەڵە بم بوارێداوە و بە درست داویەتی حتممە بۆ ئەهەمیەتەکانی من دەگەڕێمەوە بۆ لای بەڕستان پرسیاتە ئاراسە دەکەم کاک خەلید جێگای خۆی سەر لە نوێژ بەخێراتنەوە تام لەگەڵدادن هیچ چی لە نێو بەحسێکەوە و جارێکە بەخێری بۆ ستۆدیۆ ڕۆژهەڵات تیوی ئەو ئەگەر باسێک لە ڕیزی چالاکیەکانتە لە ماوەی ڕابردوودا لە دەرەوەی وڵات بکەن پێم وابێتەوە یەکەم پرسیارم بێت بەڵێ سپاس بۆ ئێوە و لە ڕێگەی ئێوەشەوە سپاس بۆ بینرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیوی ئێمە وەک کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکانی کۆمەڵە چەند ساڵێکە لە بواری کاری نێونەتەوەییدا خۆمان باشتر ڕێکخستۆتەوە و کاری چڕوپڕتر دەکەین و لە پێناو ئەوەدا و لە هەروەک هاورە ناهێدیش باسی کرد لە پێناو گەیاندنی دەنگی کبکراوی ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە کۆمەڵێک چالاکی و هەڵسوورانمان هەبووە لەوانە دەکرێت باسی ئەوە بکەین کە ئێمە لە زۆربەی پارلەمانەکانی وڵاتانی ئوروپاییدا بەشداریمان کردووە لە کۆمەڵێک لەگەڵ کۆمەڵێک پارت و ڕێکخراوی سیاسی سەر بە وڵاتانە وەکو ئەحزابی سوسیال دموکرات بازان لە کۆنگرەکانیان و لە کۆڕ و کۆبوونەوەکانیان بەشداریمان کردووە بە هیمەتی هاوڕێیانمان لە دەرەوەی وڵات و چالاکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات تواندراوە مەجای ئەوە بڕەخسێندرێت بۆ سەرکردایەتی کۆمەڵە و بۆ هاوڕێ عەبدوڵای موحتەدی کە لەو کۆڕ و کۆبوونەوەیاندا بەشداری بکات سەرەڕای ئەوانە ئێمە لە ڕێگای هاوڕێیانێکەوە کە پەیوەندیان هەیە بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ توانیمانە لەو بوارەشدا چالاک و هەسوڕاوبین ئێمە بە تازایی ڕێکخراوێک دامەزراوە بە نێوی تۆڕی نێونەتەوەی داکۆچی لە مافی مرۆڤی کوردستانی ئێران ئەو ڕێکخراوەیە لەگەڵ ئێمە لە ئێرتیباتدا بۆت و تەماسی لەگەڵ ئێمە گرتووت ڕێکخراوەیەکە کە لە بواری پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات کار و چالاکی دەکا لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا زۆر هەڵسوڕاوتر بووە و کار و چالێکێکی زۆر زیاتری ئەنجام داوە لەوانە دەکرێت باسی هێندێک لە چالێکیەکانی ئەوانە بکەم و داواش بکەم لە ئێوە کە ئەو ڕێکخراوەیە کە ڕێکخراوەیە کە لە بواری مافی مرۆڤدا و لە بواری ناساندنی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ئێراندا چالێکی دەکا هاوکاریان بکەن و زیاتر بە خەڵکیان بناسیێنن بۆ ئەوەی بتوانن هەڵسوڕاوتر من هاوکاری بکەین وەڵاهی من ئیمەیل ئادرس و شتی ئەوانم هەیە ئەو ڕێکخراوەیە و دەتوانم بیدەمە خزمەتان ئەگەر ئێوەش بتوان لە ڕێگای تلویزیۆنەکەتانەوە بە خەڵکی بناسیێن و داوای هاوکاریشیان بۆ خۆم داوای هاوکاری لە هەموو حیزبەکانی و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی دەکەم کە لەگەڵ ڕێکخراوەی هاوکاری بکەن بەشێک لە چالاکیەکانی ئەو ڕێکخراوەیە بریتێ لە کۆکردنەوەی کۆمەڵێکی زۆر دوکومنت و مەدرەک لە بواری پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات کە بە زەحمەتی هاوڕێیان و کەسانێک کە لەو بوارەدا کاریان کردووە چالاکانی مەدەنی ڕۆژنامە نووسان کە لەگەڵیان هاوکاری دەکەن و ئەوانە ئەوەیان کۆ کردوێتەوە و
ئەو کامانە کەیسی پۆشش داوە تا ئێستا گەلێکی کردووە بەڵێ وڵای بەو تا ئەو ئەندازەیە من لەگەڵیان ئاشنا بووم و لەگەڵیان هاوکاریان لەگەڵ ئێمە کردوێت و داواکارەکانی ئێمە بەشێک لەبەر داواکارەکانی ئەمەیان بەجێهێناوە یەکێک لەوەیان ئەو دوکومنتەیە کە من چاوم پێکەوت و بە زمانی ئینگلیسی تەرجمە کراوەتەوە و کۆمەڵێک پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێران لەسەر کۆڵبەران لەسەر ئیعدامی زیندانیانی سیاسی لەسەر پێشێلکانەکانی مافی منداڵان مافی ژنان ئەوانیان بە کۆمەلگان نێونەتەوەیەکان وەکو شوڕایی مافی مرۆڤ و وەکو دادگای نێونەتەوەی تاوانەکانی جەنگ داوە و بەوانیان ڕاگەیاندەوە و بەشێکی دیکە لەو کارانەی کە کردویانە من ئاگادارم لێیان لەسەر جینۆسایتی خەڵکی کورد لە قارنێ و قەڵاتان کە بە دەستی لە ئەوایلی سەرکار هاتنی کۆماری ئیسلامی ئێران بەدەستی ئەوان ئەنجام درراوە ئەو سکاڵانامەیەکیان کۆ کردوێتەوە و داوێنە بە دادگای نێونەتەوەی دژی ژینۆسایتی خەڵکی کوردستان لە دادگای لاها بەڵێ پەروەندەکەیان داوە بەوان و هەروەها ئیعدامی 59 لاوی مەهاباد سکاڵانامەیەکیان تۆمار کردو ئەوەشیان داوە بە دادگای نێونەتەوەی واتە وەک سازمانێکی مافی مرۆڤ دەتوانن مدعی ئەو کەیسانە بن و داوای لە جەریاندابوونی ئەو کەیسانە بکەن وەڵایی تاو جێگای من ئاگادارم و لەگەڵان لە ئیرتیباتدام ئەوانە بەڕاستی زۆر چالاکانە خەریکن لەو بوارەدا کار دەکەن جا هەر بۆیەش من داوا دەکەم لە هەموو ئەو کەسانی لە ڕۆژهەڵاتی کوردستان شتێکی مەدرکێکیان بەدەستەوەیە یا شاهدن شتایەک دەزانن لە مەوردی پێشێلکارەکانی مافی مرۆڤ و لەبارەی ئەو کەسانە کە وەکو کۆڵبەر لە سنوورەکان بۆ دابینکردنی بژیوی خۆیان بەدەستی مەرزبانان من تێدەکۆشم بە هاوکاری هاوڕایانم ئادرس و ببێت ئادرس و ئیمێڵێکی کە جەنابت بە منی بدەیت من دوایە بڵای بکەینەوە یا هەر ڕێگایەکی دیکەی پەیوەندی بەو ڕێکخراوە حتمما من ژەوانتان لە اختیاردا دەنێم سپاسی دووبارتان دەکەم دێم وڵای دادناهید هاوڕێ ناهید لە دیارە لە پرسیاری پێشووداوە باستان لەو کرد کە کۆمەڵێک فاکتۆر هەیە کە ڕێدەگرن لەوەی ڕێگرن لەسەرەوەی کە بەو جۆرەی کە پێویستە دەنگی کوردی ڕۆژهەڵاتی لە کۆمەلگای نێودەوڵەتیدا و لە ئاستێکی بەریندا ببیسترێت و ئەو جۆرە بەرز و بەرچاو نەبێت کە دەبێ ببێت بەڵام ئەمە کۆمەڵێک فاکتۆری سیاسین وەکی دیکە لە پێم خۆشە باسی ئەوە بکەن هەڵسەنگاندنی خۆتان بۆ ڕوانینی کۆمەلگای نێودەوڵەتی بەنسبەت کەیسی کورد لە ئێرانەوە چییە؟ چەندە ئەسڵ جامعی جەهانی متەوەجهە کە ستەمێکی ئاوا بەرین لە کوردستانی ڕۆژهەڵات دەکرێت چەندە متەوەجهی ئەوەیە کە خەباتێکی درێژ ماوە دوور و درێژی هەیە هەڵسەنگاندنتان بۆوانە چی؟ فاکتۆر زۆر ینی زۆر فاکتۆری دەرگیر هەیە لەم قەزیەدا لەم پرۆسەدا کە توانێت هەرکام لەو فاکتۆرانە لە مەرحلەیەکە خۆ بنوێنێ بێدەنگی کۆمەلگای جیهانی لە مقابڵ پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە نەکە لە کوردستان لە گشتی ئێران لەژێر دەسەڵاتی جمهوری ئیسلامیدا تولێکی یەدای هەیە و بە هەرحاڵ یەدێکی تولای هەیە ببورن و مدەتهای ساڵانی زۆر ئەم کێشەیە هەر هەبووە و ئەوەش نەبێ کە هیچ یعنی وا نەبووە کە هیچ هەڵسوڕاوێکی چه سەربەخۆ ئەوەی مربوط بێ بە کۆمەلگای مەدەنی و یا حێزبەکان نەچوو بێتە دەرگای ڕۆژاوا و مەسائلەی مەترەح نەکرد بێ کراوە و وەختی نەبووە کە ینی لەباری دیپلۆماسی ئەوانەوە نیان پەرژاوەتە سەر قەزیە و پەراوێز خراوە بەڵام ئەلعان ئەم پێم وایە وەزع گۆڕدراوە هەم وەزعی ئێران بە هەرحاڵ دەرەجەیەک لە کۆمەلگای جیهانی وە نێونەتەوەی گڵۆڵی کەوتوەتە لێژی بە پێی 20 ساڵی ڕابردوو هەم کێشەی کورد مەسەلەیەکی زەق و بەرچاوە لە کۆمەلگای نێودەوڵەتی و نێونەتەوەی مەسئلەی بە هەرحاڵ کیانێکی سربەخۆ لە کوردستانی باشوور بە شوێن ئەوەدا ڕووداوەکانی
باکوور و ڕۆژاوا و دوای ئەوانە کەیسی کوردی بە مەراتب زۆر لە جاران بردووەتە بەردیدەی هەموو عالم و بە کەیسێکی حەقوازانە و مەشروعی معرفی کردووە و لە پێناوەوەدا تا ڕادەیەکی زۆر یارمەتی کۆمەلگای جەهانیشی هەم مادی هەم معنەوی بەخۆ تەخسیس داوە. ئێمە لە قەزیەی کۆبانی لە مەسەلەی پرۆسەی ئاشتی لە کوردستانی باکوور ئەوانەمان دیوە، بەڵام ئەو بەشەی یعنی لەم قاشەدا لەم نیمکورەدا ئەو قاشەی کە بە هەرحاڵ زۆر تەوەجۆی پێ ناکرێت بە مەساڵحێک ئەس جملە بەرخوردی کۆمەلگای نێودەوڵەتی بە ئێران مەسئلەی حقیقەتەن خودی هاوکاری هایەک کە ئەلعان بە مەسلەی هاتنەگۆڕی حەمەلاتی داعش هاتووەتە گۆڕێ و وەزنەی ئێران لە منتەقەکە و لە لایەکی تریشەوە بە هەرحاڵ تەقەدم تەئەخر و یا ئەولەویەت هایەکە لە لەحازەوانەی کە کەیسەکان بەڕستی ئەکەن و مهمتر لە هەمووشی کە بە بڕوای من ئەهەمیەتێکی بەقەد ئەگەر کەمتر نەبێ لەو مەواردەی کە ئیشارەم پێکرد زیاتر ینی زیاترە و یا هاوتەرازەویش ئەوەیە کوردی ڕۆژهەڵات بە یەکگرتوویی زاهر نابێت لە دیدگای جەهانیدا. هەر حێزبێک و هەر لایەنێک بۆ خۆی ڕوەکاتە ئەو ناوەندانە و کەسی خۆی مەترەح دەکە. ئێمە بارها پێش هاتووە کە خالیدی شاهێدە چووینەتەوە مەراکێزە دەڵێن بەخێربێی وەکو کۆمەڵە، بەخێربێی وەکو بزوتنەوەی ژنان فڵان فیسار دادەنیشن و گوێیش لە قسەمان دەکەن و دەگرن و یاداشبەرداریش دەکەن و قەرارهای بەعدیش دەچێتە پێشەوە. بەڵام حقیقەتن ئەخیرەن کە ئێمە مراجعمان کردووە کە تا ڕادەیەکیش دەتوانێت نیشانەی وە کاریگەری نیشانەی کاریگەری ئەو کارانەیە کە پێشتر کراوە ویژەوەیە لێمان دەپاڕێنەوە دەڵێن ڕۆژهەڵات تکایە بە یەکگرتووی وەرنەئێرە. ئێوە فرەچەشنی هەیە لەخەرە لە فەرهەنگی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات بەلایەنەکانی کەش بدەنەوە لەو بڕوایەدام دراوەتەوە ینی بە ئەوانیش بە هەرحاڵ کۆمەلگایەکی فرەچەشن فرەحێزبی و کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات بەو سابقە و بە هەرحاڵ قەدەمەتەوە کە مێژووەی کە لە حێزبایەتی هەیبووە حزبی 60 ساڵی تێدایە حزبی 45 ساڵی تێدایە و ئەحزابی دیکەش کۆمەلگایەکی بە تەعەدودی زۆری ڕێکخراوەهای مەدەنیەوە بزوتنەوەیە کە هەمیشە لە حاڵی لە جەرەیاندایە زۆر جێگەی سەرنجە کە بۆچی دەنگی ناکاتەوە ناوەندانە. کوتم ئیرادی نییە ینی بەشێکی مربوطە بۆ وەزنەی ئێمە میزانی یەکگرتووی ئێمە و ئارایشی ئێمە، بەشی لایەنی مقابل مربوطە بە خودی ئەوان کە چەندە. بەڵام لە دیدگای ئێمەوە ئەلعان ئەو فاکتورەش عەوەز بووە و کورد بەگشتی کەیسی دەڕوا و ئەلعان ڕۆژیەتی دەڵێم هەر بەم عیبارەتە بە ئێمەیان وتووە لە ئیتحادیە ئەوروپا ئەو ڕۆژی ڕۆژهەڵاتە وەرن و متحد وەرن. بۆی لەو پێناوەدا ئێمە چەند ئیقدامێکیشمان کردووە. ئەخیرەن مەسەلەن جەلسەیەک بوو بۆ سکرتێری حیزبەکەی ئێمە لە پارلۆمانی لە یەکی لە ساڵۆنەکانی پارلۆمانی هۆلەند لەگەڵ مستەم حیزبی دموکراتی کوردستانی ئێران شتەکە بەڕێوە برا. یا هەر چەند ڕۆژ لەوە پێشنیارمان پێکراوە بۆ بەعزێ بە هەرحاڵ کۆبوونەوە و سێمینار و کۆنفرانس و شنودی پارلۆمانی لە ئیتحادیە ئەوروپا و ئێمە داوامان کردووە کە حیزبەکانی دیکەش تێدا بەشدار بن. چونکە ئێوە کراوە ئێوەش داواتان کردو حیزبەکانی دیکەش بەشدار بن. بەڵێ چونکە بە بڕوای من ئەلعان ئەمە مەسئلەیە بە هەرحاڵ سێکتاریسمی حیزبی یا بەرچاوتەنگی حیزبی یا بە عیبارەتێکی مثبەتتر قازانجی حیزبی ئەلان دەبێت لەم کەیسەدا بچێتە پەراوێزەوە و مەسئلەکە زۆر نەتەوەیی و میلی بێتەکایەوە. ئەوان کە ئەوە داوا دەکەن حتمما شتێکی لێ دەزانن و ئێمەش ساڵهایە بە چزانم بە تەئسیراتی حاشا هەڵنەگری یەکگرتووی ئەوانە پەیمان بردووە لە خەباتی سیاسیدا بە تایبەت بۆ کورد کە وەندە فرەچەشنە بە یەکلایەن ناتوانێت ئەو کەسیانە بە تایبەت کەیسی ڕۆژوع بە مەراکزی ئەو دیوی سنوورەکانیان خارج لە محیتی جۆغرافیایی خۆت حتمما دەرەجەیەک لەم یەکدەنگی و یەکگرتوویە تەڵەب دەکات. هاوڕێ ناهید لە وەڵامی لە کۆتایی وەڵامی یەکەم پرسیاری مندا کوتان ئەگەر کاتێ بێت دەپەرژێمە سەر
گرنگایەتی استراتیژیکەکانی ئەو چەشنە پەیوەندیانە. ئەمن هەم پرسیارەکەم ئەوەیە کە و گرنگایەتی استراتیژیانە چین بۆ بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات هەمیش لەوانەیە چونکە بواری کاری ئێوە تایبەتە بە خەباتی دەرەوەی وڵات ئێستا چەشنێک لە فەرزێکیاوە دروست بکات کە گویا ئێوە لایەنەکانی دیکەی خەباتتان فەرامۆش کردووە. دیارەوە بەشی کاری کومیتەی ئێوەیە بوارە، بەڵام لە باسی ئەهەمیەتە استراتیژیکەکاندا چەندەش گۆشەنەگاتان و ڕوانینتان بە ئەهەمیەتی خەباتی مەدەنی ببورن مەیدانی و جەماوەری لەسەر ئەرزی کوردستانی ڕۆژهەڵات و مەجالەکانیەتی چۆنیان مقایسە دەکەن ئاتێکیان لێکان هەڵدە پێکەن تکایە لەوبارەت. بەڵێ ئەلعان ئەم میزەگردە سەبارەت بە خەباتی بە هەر حاڵ چالاکیەکان دەرەوەی وڵات و کۆمەلگای نێونەتەوەییە کە ئێمە دیارە سوالەکانیش لەو ڕابطە مەطرح دەکرێت و پرسیار مەطرح دەکرێت و جواب وەردەگرێتەوە. بەڵام کولەن من پێم وایە ئەمە جزئێکە لە هەڵسوڕاوی چالاکێکی حیزبی ئەوڕۆ لە دنیای ئەوڕۆدا بە بڕوای من لەوە سەرتر حیزبێک کولەن دەبێ هەموو بوارەکانی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی بگرێتە بەرچاو، ئەن ناتوانێ ئەمانە مکەملی یەکن و دەبێت تا ڕادەیەکیش تێکەڵ بن و هەمتەراز و مەوزون لەگەڵ یەک بچنە پێشەوە. ئەگەر ئێمە ئەهەمیەتمان بۆ دەورەیەگە و 1-2 ساڵە بەم بوارەداوە بەو مەعنا نییە بۆ حیزبێک وەکو کۆمەڵە کە بنیادنەری بزوتنە جەماوەریەکانە و ئەسەن سونەتەن بەوە ناسراوە وەکو حیزبێکی کە خواهانی ئەداڵەتی کۆمەڵایەتیە ئەو قابلە ئەو مەسەڵەن ئەو لایەنەی لە بەرچاو نەگرێ. حتمەن وایە لەو بوارەشدا پێم وایە کۆمەڵە بەردەوام خۆی نەونەوار کردووەتەوە و تەغییری لە تاکتیک و شێوەکارەکانی داداوە. هەروەک لەم ئەرسەی نێونەتەوەیەشدا بە بڕوای من پێشتر کۆمەڵە بەدەلایلی زۆر کە ئەلعان داستانەکەی ناچێت لێرە لە حوسەڵەی ئەم دانیشتنەدانیە کەمتر بە بڕوای من بەهای داوە بەم جەمبەی نێونەتەوەیە و ئەو ڕۆ ئێمە ئەمانەوێ ئەمیش هاوتەراز لەگەڵ باقی لایەنەکان ببینە پێشەوە نەک ئەم تەقەدمی بێ بەسەر لایەنەکان دیکەدا. ئەسڵی کاری ئێمە وە ڕووی کردی ئێمە کاری جەماوەریە، کاری یارمەتی و تەقویەتکردنی بزوتنە جەماوەریەکانە و ئەوەش کە مێژووی 30 ساڵی ڕابردووی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانی بەڕەسی کردوێ ناتوانێت ئەوە لە بەرچاو نەگرێت کە کۆمەڵە لە هەموو دەورەکانی داوە سەرڕای هەموو تەنگ و چەڵەمە و ئوفت و خێز و سوزانم ئەنشعاباتێک کە هات پێێتە پێشەوە ئەم قەزیە هیچ وەخت لە هیچ شرایەتێکە لە دەست نەداوەوە بەها و ئەهەمیەتی خۆی هەبووە. بەڵام حتا بۆ ئەوەش من پێم وایە یەک وتاری تاکتیکی مشتەرەک دیپلۆماسی هاوبەش و تا ڕادەیەک ڕاگەیاندنی هاوبەش لەم پریۆدە لە زەماندا تەڵەب دەکات لەگەڵ حیزبەکان و لایەنەکانی دیکە و ئەڵبەتە بە هاوکاری و هاوبەشی کۆمەڵگای مەدەنی پێویستە. ڕۆژی ڕۆژهەڵاتە ئەوە نییە کە تۆ فەقەت ڕوو بکەیتە ناوەندە نێونەتەوەیەکان و بڵێ منیش هەم و ئەو سیمایە لە جنایەت و پێشێلکردنی مافی مرۆڤ لە کوردستانی ئێران کە بازم بە دەلایلی سیاسی ڕۆژ هیچ وەخت نەکەوتووە بەرچاوان تۆ بیخەیکەم پێم وایە لەم بوارەدا ئێمە کارمان کەم نەکردووە و جزوەیەی کە کاک خالید ئیشارەی پێکرد مراجعاتی مکەڕەر بۆ ناوەندانە وەرگرتنی پشتیوانی لە هەموو لایەنێکەوە لە کۆمەک بە ئاوارە و زیندانی سیاسی و نەزانەوانەوە بگرێت تاشتی دیکە دەرێغمان نەکردووە. بەڵام ئەمەش حتا خۆشە بچێتە و جێگەی خۆیەتی و دەرخۆرە ئەو ڕۆ بچێتە بە هەر حاڵ بوارێکی هاوبەشەوە بە بڕوای من. وەی ئەهەمیەتە استراتیژیکەکانی کە کوردستان باسی دەکەن ئەهەمیەتی استراتیژیکی بۆ ئەو پەیوەندی نێونەتەوەیانە هەلو بوارەتە دەڵی چونکە ئەوە زیاتر بپەرژانە سەر ئەهەمیەتی خەباتی جەماوەری. بەڵێ ئەهەمیەتی استراتیژیکی کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات و دەنگەکەی یەکدەنگ دەکا و دەیناسن لەوانێ من خراپم پرسیارەکە مەطرح کردبێت. ئەمن وا تێگەیشتم کە باز لە ئەهەمیەتی استراتیژیکی ئەو پەیوەندیە نێونەتەوەیانەی
بزوتنەوەی کوردەکەن لە دەرەوە ئەهەمیەتەکەی چییە بۆ کاریگەریایەکی لەسەر خەباتی ڕۆژهەڵات دەبێت من ئەوەی بۆ چووم بەڵێ منیش هەرمە بەستم ئەوەیە پێم وایە ئەلعان ئیتر وای لێ هاتووە هەموو کەس تەڵەبمان لێکا کە بە دەنگێکی هاوبەشتر یەکدەنگتر بچینە ئەو ناوەندانەوە من شتێکم لەوەدا نییە کە خۆمان زیاتر لە هەموو کەس بەو زەرورەتە پەیمان بردووە لەم بابەتەوە ئێمە داخوازی کۆمەڵە ئەوەیە کە بتوانێت ئەو دەنگە ئەو ڕجوعە و ئەو مراجعاتە یەکدەنگتر بکە و یەکگرتووتری بکە ئەم یەکگرتوویە بۆ داهاتووی هەر تەحەوڵی لە کوردستانی ڕۆژهەڵات پێویستە ئێمە یەکێ لەو لایەنانەین کە ساڵهای ساڵ داوای بەرەی یەکگرتووی کوردستانیمان کردووە بە هەر دەلیلێک ئەوە لەسەر کاغەز ماوەتەوە ئەگەر ئەوە نییە دەبێت تاکتیکا و شێوەهایتر بێتە ئاراوە بە هەرحاڵ کە تەنانەت کاری گەیشتن بەو بەرەی دروستکردنی بەرەی کوردستانیش بە هەرحاڵ تەسهیل بکە و ئاسانتری بکاتەوە من پێم وایە لە دنیای ئەمڕۆدا تەئسیر و وەزنی دنیای نێونەتەوەی یەکجار زۆرە لەسەر تەحەوڵات لە ناوچەکان بە تایبەت لە ناوچەهایە کە بە هەر دەلیلێ بە دەلیلی دیکتاتۆری زاڵ بە دەلیلی ئستبدادی لە مێژینە دەنگی خەڵکەکەی زۆر ناگاتە دەرەوەی سنوورەکە ئەمە بە مەراتب بۆ میلەتێک بۆ نەتەوەیەک وەکو کورد لازمە بە تەریقی ولا بۆ کوردستانی ڕۆژهەڵات کە لەژێر سەیتەرەی ئستبدادێکی دینی کە تەواوی ئەجزای تەبعیز و ستەم لەگەڵ خۆی دێنێ وەکو کورد وەکو ژن وەکو سنی وەکو شیعە چۆزانم هەموو ئەوانەی لێ دەکەوێتەوە عمرێکە بە درێژایی زیاتر لە سێدەیە و خەڵکە زڵمیان لێچێ بە دەلایلی جۆر بە جۆر ئەمە پێویستیەکی زیاترە لە شرایطی ئێستادا ئەو دەنگە بچێتە دنیای نێونەتەوەی و تۆ فیدبەکێک ینی کاردانەوەیەکی هەبێ لەسەر کارکردی سیاسی و کۆمەڵایەتی لەو منتەقەیە یەکگرتوومان دەکا چون ئەم مەسەلە لە حیتەی حزب دێتە دەرێ من و تۆ مەجبورین پێکەوە بە یەکدەنگ بچینە ئەو مەسئلەیە بسەلمێنین و دوای ئەوەی هەرچی کە هەر کاردانەوەیەکی بێ و هەر ڕنگدانەوەیەکی بێ هاوبەشە بۆ خەڵکی کورد و تەسیل لەسەر هەموو خەڵکی کورددادنێ وەگەر خودی ئیجادی تەحەوڵ لە هەر ناوچەیەکداوە هەر ئاڵوگۆڕێک بن بڕوای من ئەلعان زۆر بەستگی هەیە بەوەی کە خەڵک دنیای نەتەوەیی چۆن دەڕوانێتە قەزیەکە ئیشارەشم کردم لە شوێنێکی استبداد زەدە ئەم دەنگە کەپترە و تۆ وەزیفەیەکی تایبەتی ترت هەیە و ئێمە حتا لاوانەیە مەیدانی مانۆڕی کەمتریش ئەینەن بەڵێ ئەمجا ئێمە بە هەرحاڵ بزوتنەوەی لە ئێران بووە لە ساڵی 1970 زاینی تەجربەیەکمان لەوە وەرگرتووە کە چەندە دنیای نێونەتەوەی دەتوانێت لەسەر بزوتنە جەماوەریەکان بە موسبەت تەئسیر باشدا بنێت و بەم بیرەوە پێمان وایە ئەوەش ڕۆکنێکە لە ئەرکانی خەباتی گشتی و هەموو شتێک نییە زۆر باسی ئەوە دەکەن کە مەسەڵەن چاویان بە ئەمریکایە و چاویان بە دنیای غەربەوەوانە ئەمە هیچ مەحەلێکی لە عێراب نییە هەر کە ئەم لایەنە لە بەرچاو نەگرێت دیدگاهێکی تەسک لۆکاڵی و غەیری ماتریالیستی هەیە لە قەزیەکە لە دنیای ئەمڕۆدا ڕۆژهەڵات و ئێران و چوزانم تورکمەنستان و قەفقازیش دەبێت لە خەرە بۆ دەربازبوون لە وەزع بە جۆرێک لە جۆرەکان لە دنیای گلۆباڵی ئەوڕۆدا تەئسیر لە دەرەوەی خۆی و خارجی خۆی وەردەگرێت ئەمەش هەر بەو ئەندازە پێمان وایە لە ئستراتیژیمانە تەسیری دیسان سپاس تاکالی من دەگەڕێمەوە سەر هەمیسان کار و چالاکیتان لەو بوارەدا و لە دەرەوەی وڵات هاوڕێنایی دامەژەی بە چەشنێک لە پەرتەوازەبوونی فعالیت و چالاکی لایەنەکانی کوردستانی ڕۆژهەڵات کرد و ئەمە یان پێ هۆکارێکە کە دەتوانێت جۆری تەعامل و ڕوانینی کۆمەلگای نێونەتەوەیش بەنسبەت تەسیری لەسەری ببێت بەنسبەت کوردی ڕۆژهەڵات و ئەو جۆرە کاردانەوە بەهێزە نەتوانێت وەربگرێت ئەو تەسیرە بێت هاوکاریتان لەگەڵ لایەنەکانی دیکە چۆن بووە لەگەڵ کامانە لایەن هاوکاریتان بووە لایەنی کوردی ڕۆژهەڵاتی لەو بوارەدا بە تەمان بۆ پەرەپێدانی هاوکاری زیاتر و بەرفراوانترکردنی بازنەی هاوکاریەکانتان و بەرەو یەک دەنگە تربوونتان کامەنە هەنگاوتان ناوە چه هەنگاوگەلێکی تر دەنێن بەڵێ
سپاس بۆیەوە وڵا هەروەک هاوڕێ ناهید باسی کرد ئێمە لە هەموو جێگەیەک تووشی ئەو مەسلەیە بووین ئەو پرسیارەمان ئاراستە کراوە کە ئەگەر بە تەنیا چوو بێتین ئەو پرسیارە کراوە و ئێمە تاو جێگای ئیمکانی بوو بۆ بۆمان کرابێ سایمان نەکردو بە تەنیا بەشداری کۆڕکۆبوونەوە نێونەتەوەیەکان بووین و لە زۆر جاردا داوا کراوە لە لایەنەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە هاوپەیمانیشین و لە زۆر جێگادا بەیەکەوە زاهیر بوون لە زۆر کۆڕکۆبوونەوەدا لە سەتحی سەرێدا هەتا لە سەتحی سکرتێری حیزبەکان بەیەکەوە بۆ نمونە لەوانە لە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدرال لە سوئێد سیمینارێک هاوبەش بەڕێوە بچوو کە بەڕێز کاک مستەفای هیجری و کاک عەبدوڵڵای موحتەدی بەیەکەوە بەشداری بوون لە زۆر کۆڕکۆبوونەوەی دیکەدا لایەنەکانی دیکەی ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستانیش لەگەڵمان بەشدار بوون و ئێمە ئەوە دەزانین لە مێژە ئەو داواکاری هەروەک هاوڕێ ناهید باسی کردو ئەو داواکاری هاتووتە ئاراوە و ئەو داوایە ئاراستەی حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتیش کراوە کە ئێمە بەیەکەوە و هاودەنگتر زاهید بین لە کۆڕ و کۆمەڵە نێونەتەوەیەکانیشدا بازەنە و کارە کراوە بەڵام ئێمە هیوادارین و داواشمان ئەوەیە و لەسەر ئەوەش سوورین کە دەبێ ئێمە لەو بوارەدا کاری زیاتر بکەین و تاوجێگای ئیمکانی هەبێت بەیەکەوە بە دەنجێکی هاوبەشترەوە ئەو دەنگەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێستا بەخۆشیەوە بە دوای ئەو دەرفەتەی کە بۆ پارچەکانی دیکەی کوردستان پێک هاتووە و باشووری کوردستان لەو بەرحاڵ نیمە دیموکراسی کە لە ڕۆژهەڵاتی ناوین داهاتوتە ئاراوە بە سەربەرزێەوە ئەلعان لە جێگاکانی دیکە باسی دەکەن و لە جێگاکانی دیکە لە زۆر جێگا وەختێک ئێمە دەیان بینین کورد جۆرێکی دیکە پرستێژێکی دیکەی هەیە ئەو تێکەڵاویە و ئەو فرەچەشنێر کە لە باشووری کوردستاندا هەیە و ئەو ڕێزگرتن لە مافی کەسەکانی دیکە و لە مافی ئاینەکە جیاوازەکان لە مافی نەتەوە جیاوازەکان زۆر جێگەی خۆشحاڵی و جێگەی ڕێزە لە وڵاتانی دیکەجا چون بە تایبەت لە ئێستادا کە ئەو فرسەتە بۆ ئێمە پێش هاتووە ئێمە دووبارە و داواکاری ئاراستی هەموو حیزبەکانی دیکە دەکەین بۆ هاوکاری زیاتر بۆ کاری نێونەتەوەی زیاتر بەیەکەوە و لەو پێناوەدا زۆر هەنگاویشمان هەڵگرتەوە و لە درێژەی کار و چالەکیەکانی خۆشماندا سای دەکەین ئەوە زیاتر لە بەرچاو بگرین و بە هیواشین کە ئەو هاودەنگی و هاوخەباتیە لەگەڵ حیزبەکانی دیکە بتوانین بەیەکەوە زاهیر بین و دەنجی ڕۆژهەڵاتی کوردستان بەوە دەرەوەی خۆشمان بناسیین. دادناهید کۆماری ئیسلامی و ڕوانینی بەنیسبەت مەسەلەی کوردەوە زۆر ئاوێتەی فریوە ئەو جۆرەی کە دەبیندرێت لە پارچەکانی دیکەی کوردستاندا چەشنێک ڕوانین و ڕوانگەی هەیە چەشنێک هەڵس و کەوتی هەیە لە پارچەی کوردستانی ڕۆژهەڵاتیشدا بەڕوویەکی دیکە و بە ڕیاکاریەکی تایبەتەوە هەڵس و کەوت و بەرخورد دەکات ئێوەش و چێ لەم کۆبوونەوەی ئێستای بەر ئەم کامێرایانەدا و چێ وەکو هەڵوێستی حیزبی و گفتمانی ئەخیری کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەردەوام باز لە هەرچی زیاتر پێکەوە لکاندنی خەباتی حیزبەکانی و حیزب و ڕێکخراوەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەکرێتوان ئەوە کە لە چوارچێوەی ڕۆژهەڵات تەوەریدا مەترح دەبێت چۆنی بانگەشە بۆ دەکەن ئێوە پێتان وایە چەندە دژایەتی هەیە لەگەڵ خواستەکانی کۆماری ئیسلامی و هەروەها ئایا ئەمە ئەو جۆرە لە هاوخەباتی کە ئێستا ئێوە شتاوی لۆ پێشی لە قسەکانتاندا فەراخانێک چەشنە فەراخانێکتان بۆ کرد چەندە لە دژی بەرژەوەندی پارچەکانی دیکە کوردی ڕۆژهەڵات ئەوەندەی من بەهەرحاڵ بە تەمەنی خۆم و چالاکی خۆم دیوم و تەجروبەم کردووە ئەوە مێژووشم خواندوێتەوە هەموو ئەو کەسانەی کە هاونەسڵی من دەیزانن کوردی ڕۆژهەڵات بە درێژایی تەمەنی سیاسیەکەی پشتیوانی ناو پارچەکانی دیکەی کوردستان و خەباتی عێداڵەتخوازانەی ئەوان بووە مادی و معنەوی و بەهێز و لە هەموو بابەتێکەوە بە ئێنەرژی ئینسانی درێغی نەکردووە هەر هەڵسوکەوتی بە هەر حاڵ حیزبەکانی ڕۆژهەڵات و لەوانە کۆمەڵان نسبەت بە
ڕووداوەکانی کوبانی و منتەقی ڕۆژاوا خۆی سحەتێکە لەو ئیدعایە نسبەت بە کوردستانی باکوور هەروە و بە هەرحاڵ بەرخۆرد و عەکسولعەمەڵێکە حیزبەکانی ڕۆژهەڵات و لەوانە کۆمەڵە نسبەت بە پرۆسەی ئاشتی لەو منتەقە هەیبوو سەرکەوتنەکانی کوردستانی باشوور و بەهاڵ گەیاندنیان و وەزعیەتێک کە ئێستا تیا هەنوو بۆ هەمومان جێگەی شانازی و پاڵپشتە کیانێکی کوردی لە کوردستانی باشوور ئەوانەی هەموو کردووە ئەوە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان هەوڵێکیش بدا بۆ خۆی بۆ بەشەکەی خۆی و بیەوێت بە شێوەی ناوچەیی وەچە نێونەتەوەیی ئەویش بەوە بگاوە ساڵهای ساڵ خەباتی بۆ کردووە و شەهیدی بۆ داوە و ئەنرژی ئینسانی و معنەوی خۆی خستوتە پێناو ئەم حەقە عێداڵەت خوازانەوە نابێ ئەوە بخاتە بەردیدەی هەمووان کە گۆیە ئەمە بەرخلافی مەسلحەتی ناوچەکانی دیکەیە چونکە هەر بە پێشینە هەڵسوکەوتی وانە بووە و بە بەرژەوەندی خۆشی وەکو ناوچەیەک ئەوە زەرورەتی ئەوڕۆ لە هەموو ساتێک زیاترە بۆیە لە عینی حاڵدا ئەمە هەڵسوکەوتێکی بە بڕای من زۆر ژیرانە و زۆر بەرپرسانەیە کارێک بۆ خۆی دەکەوت دەستێکیشی بە ئەوانی دیکەوەیە ئەوە عینی شتیشمان دیوە لە پارچەکانی تریش کەم و بێش ئێمە ئەو ڕووی کردو و بەرخوردەمان دیوە بۆیە هیچ گلەیەکمان لە کەس نییە ئەوە بەر کاری واشمان کردن خەڵکیش گلەمان لێ بکاتەوە بۆ خۆیان وا دەکەن بۆ خۆیانێکی ژنیەگەر باس لە کیانێکی کوردیە دەبێت تەحەوڵ و ئاڵوگۆڕ و هەڵسوکەوت و سەرکەوتنی هەر پارچەیەک مەجموعان هەر بچێتە ئەو ڕۆبارەی کە کورد لە خەرە تێدا نەشوونەما و سەرکەوتنی خۆی چاوەڕوانەکە لە نەتیجەدا پێم وایە لە نێو پرسیارەکەدا ئەوە بوو کە ئەمە چەندە لە قازانجی چەندە بە مەزاقی کۆماری ئیسلامی خۆش نایە حتمما نایە ئەگەر کۆماری ئیسلامی مەسەلەی پەدیدەیەک وەکو داعش بوو بە تەوفیقێکی ئیجباری بالاخەرە بۆ جمهوری ئیسلامی ئێران کە ئەو لەو موقعیەتە کەڵک وەرگێ بە نێوی خەبات لەگەڵ گروهێکی یعنی خۆیان دەڵێن دەرفتادن باە گروهی تێرۆریستی و دشکردەوە بەرامبەر بەکردەوەکان ئەوان بێتە مەیدان لە عینی حاڵدا دیفاع لە شیعە بکە لە منتەقە و دیفاع لە بە هەرحاڵ مافی خەڵکی کوردیش لە باشوور و لە باشوور عمدەتەن بکە بەڵام ئێمە دەزانین مەساڵحێکی دیکەی مهم بۆ خودی کۆمەری ئیسلامی لە منتەقەدا بەرچاو ساڵهای ساڵە لە حکوومەتی بەشار دیفاعەکە لە عانیش نیت تا ئەلعانیش نەچوەتە پای هیچ مستەوەبەیە کە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان حکوومەتی بەشار ئەسەد لە سووریە بخاتە خەتەرەوە بەڵام بەردەوامی ژنیروی لەوێ هەبووە بۆ دیفاع لەو حکوومەتە لەم لاشەوە لەخەرە مناسباتێکی دیپلۆماتێکی لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە و لە دەبستان هایەک هەیە دێتە منتەقە بۆ ئەوەی لە مقابڵ داعشدا ڕاو بوەستێ و کردوشیە ئەوە دەخاڵەتیشی بووە بەڵام ئەوە هەر بەوە نییە کە لەگەڵ داعش بە شەڕدێ جێگەپایەک بۆ داهاتوو بۆ خۆی دێڵێتەوە زۆر باسیەوە دەکرێت ئەمریکا بۆ مەنافعی خۆی دێ دوایی پایگاکانی لێرە تەقویەت دەکات عینی شتیش ئەگەر دروست بێ و عینی حکم لە مۆردی جمهوری ئیسلامیش سادقە یعنی هیچ خۆشنیەتیەک هیچ تەحلیلێکی خۆشنیەتانە نسبەت بە کۆماری ئیسلامی لایەن کوردانی ڕۆژهەڵاتەوە وجودی نیە و نابێ بیش بێ حقیقەتە بەڵام لەم لاوە وەکو واقعیەتێک کوردی ڕۆژهەڵات نیگەرانە لە داهاتووی خۆی لەم پارچەیە کە ئەوانە ینی جەمعی ئەزدادێکە لەلایەکەوە دێ بە زەعمی خۆی بۆ کۆمەکی کورد بەڵام پشتی پەردە بۆ حمایەت لە حکوومەتی شیعەی عێراق و بۆ بە هەرحاڵ پایە ڕێزیکردنی بەرژەوەندیەکانی استراتیژیکی خۆی لە منتەقە و ئەمە ئەتوانێت بە قازانجی ئەوان بێ بەڵام لە عینی حاڵدا بە زەرەری
ئۆپۆزیسیۆنێک بێ کە ساڵهای ساڵ لێرە مستەقەرن بۆیە جمهوری ئیسلامی کاری لەوە گوزەراوە کە خۆی منشە و منبعی کۆمەک بە تێرۆریزمی جەهانیە ئێدعای قابی لە باوەڕی پێ بکە ئێدعایەوە بکاتە لەگەڵ گروهی تێرۆریستی بە شەڕدێ بۆ حەقخوازی نەتەوەیەک داعش لە پاڵ هەموو ئافەتەکانیدا بوو بە شانسیش بۆ کۆماری ئیسلامی خراپی دووجار خراپە. من زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەکەدا کاتمتەوە بۆ گەینا باسەکە لەوانەیە پرسیاری دیکە شەر هەڵبگرێت. بەڕێزان هەوڕێ ناهیدی بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و بەرپرسی دەفتەری پەیوەندی نێونەتەوەکانی کۆمەڵە هەروەها کاک خەلیدی خۆشەویست ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و ئەندامی کمیتی پەیوەندی نێونەتەوەکانی کۆمەڵە سپاسان دەکەم بۆ بەرداریتان. بینەرانی عزیز بەم شێوەیە هاتینە کۆتایی کاتی بەرنامەکەمان نە پرسیارەکانی کە دەبێت لەم بوارەدا بەردەوام بوروژێت بۆ هیوای کە مەجای زیاتر ببێت و کەسانی هاوڕێیانی خۆشەویستی دیکەش ببن لەو جۆرە بەرنامانەدایمە و جۆرە پرسیارانیان ئاراستە بکەین هاتینە کۆتایی کاتەکە و هەتا دیدارێکی دیکەی تایبەت ماڵەوە.